بەرپرسە ڕێخستنە کامپێن بە سڕمە و دارەشەکرانیا پارتیا دیموکراتە کوردستان سووریا و ئەندامێ کۆمیتە ناوەندی دکتۆر کاوە عەزیزی سەمینارێکە سیاسی لە کەمپە باسرمەیە پەنابەرن ڕۆژاوای کوردستانی ساز کرد. سەمینارە سیاسی بە بەشداریە ئەندامێن کۆمیتەیەن هەرێمی و شاخی و خۆجەهیەن پەدەکەسێ سەرکردەیە پارتیا دیموکراتە کوردستان سووریا دکتۆر کاوە عەزیزی بەحسا کۆنگرێن جنێفێ و ئاسیتانایە و ڕۆلە ئەنجومەنێ نیشتیمانیە کورد دەبێت تەفگەرە دیبلۆماتیکدا هەروەها ڕۆلە ئەنەکەسێ و پەدەکەسێ لە عەفرین ڕۆژاوای کوردستانی کرد سەرباری کوڕەوشە نەهایە لە سووریە و پاشەڕۆژە وێ شڕۆڤە کرد و لە سەر گوهارتنێن هەرێمی و ناودەوڵەتی و خۆجەهی هاتنە ڕاوەستاندن. ئەم نەدوامە نەدوەکی سیاسی بوو. ئەم لەسەر بێتر لەسەر ڕەوشا سووری ڕەوشا کوردستانە سووری سەکنین ڕەوش بەر بکوردیچێ و ئەم لەسەر جوینامەی لژنا مەرکەزی ئا پەدەکەسێ سەکنین ئاگۆل هەولێر چێ بوو نەک شەرح بەسەر کرد چ بەریار مەسەندن مەچ مناقەشات کردن بەرسەر ڕەوشا عەفرین پشتی گۆگ دەستێ پێ لێ دەرکەت و سەر ڕەوشا منبج و سەر ڕەوشا سووری شەرق الفورات و غەرب الفورات مێچاوەکاربن پشتی سووریا وەلو بوویدە پەرچەیانی وەک حەزب بە مێچاوەکاربن تەنزیماتی خوا ئاوا بکەن پشتی اجتماع قیادی براستی ام كأعضاء پەدەکەسێ جميع مخيمات الهرم كردستاني ام حاجات توضيح كيبون قبل قيادي راسي مديد غموضك السياسي هي او غموضة سياسي مستقبلي ما يروج اوا بچرنگيا اما چلو وگرن او پنبری هایلویدی الکردستانی چلو وگرن روج اوا او دکتور کاوە ڕاستی هات هەنێکی توضیح حەکدا سەر اجتماع وایە قیادی و هەنێک نەرین دانا پێشکردن ژوی ملەتی هەرە اف سيمينارانك يلو مالدار خصبو مديت وكا ريخستنا باصرما ما بيوستي بها بو اف بويرن سياسي للشل روج افار رود الدنيا لسر سوريا يعني لسر مستوى السياسي لسر استي جهاني وكا جيني وانا كاربن او بويران ام بدن الدس اندام ولا انجرين خدا يعني جي ملاطي خوا جلو ما قارب يلو بربرسي ريخستنا خوا باصرما امدا بكم دكتور كاوا وهاد برنجكي برفره سروا بويران رونيشت